یەکەی نیشتەجێبوون بۆ کەسوکاری شەیدان و جینۆساید کراوان و زیندانیانی سیاسی دروست دەکرێت. ئەمەش هەوڵێکی دیکەی کابینەی نوێمە بۆ خزمەتکردنی ئەو توێژە. یەکەکان بە پێی ستاندارد و بە تەواوی خزمەتگوزاریەکانەوە لە سەرجەم پارێزگە و ئیدارە سەربەخۆکان دروست دەکرێن. ئەمەش لە بری پێدانی زەوی پێیان یەکەی نیشتەجێبوونیان پێدەدرێت. بنووسراو نردومانە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی پەسەند بکرێ لەلایەن بەڕێز سەرۆکوەزیرانەوە بۆ ڕێکارانی دانراوە لە مستەقبەلێکی نزیکە ئینشاءڵڵا دەست پێ بکرێ و دابەش بکرێ بەسەر بکرێ بە ڕێکار بۆ ئەوەی لە داهاتوە کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی و ئەوانی بەپێی یاسا مستحقن. ئەو یەکانەی دروست دەکرێن ژمارەیان دەگاتە 20,000 یەکە و بێ بەرامبەر و بەپێی پلەبەندی شایستەبوون و قۆناغەکانی دروستکردنی بەسەر ئەو توێژانە دابەش دەکرێن. حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتکردنی کەسوکاری شەیدان و جینۆساید کراوان و زیندانیانی سیاسی بە ئەرچی خۆی دەزانێت. ئەوانەشی لە ساڵانی ڕابردوو سوودمەند نەبوونە لەم یەکانە سوودمەند دەبن. فەرمانگەی میدیا و زانیاری